الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. خۆشەویستە کانم مسلمانە بەڕێزەکان، ئەمڕۆ لە وتاری ئەمڕۆمانە باسی پاراستنی نهێنیەکان ئەکەین. پاراستنی نهێنیەکان، نهێنی لە دنیاە لە ژیانی ئێمەیە دوو جۆر نهێنی هەیە. نهێنیە کە نهێنی خەڵکی کەیە، نهێنی خەڵکی ترە بەو شێوەی کە کابرا کاتێک قسەکەت بۆ کا پێت ئەڵێ بە سەراحەت ئەڵێ بە ڕاشکاوانە پێت ئەڵێ ئەم قسەی من لە دڵی خۆتا بێڵە و باسی مەکە لای کەس، نهێنی بێ لای کەس باسی مەکە، یان وەکو بەکردەوەکانی وا دەرەکەوێت کە ئەم قسەیە نهێنیە، مەسەلەن بە تایبەت بۆ تۆ باسیەکە یا ئەدباتە پەنایەکەوە بۆت باسیەکە، نایە لێ خەڵکی ترگویان لێبێ، یعنی ئەمە سڕە وتراوە هەر کەسێک شتێکی بۆ باس کردی بە تەنیا معنای وایە ئەمە سڕە. و جۆرێکی تر لە جۆرەکانی نهێنی و سڕ ئەوەیە کە شتێلێکە پەیوەندی بە خۆتەوە هەیە، بە ژیانی خۆتەوە هەیە کە حەز ناکەی کەس پێی بزانێ، یعنی شەرمەکەی یان عەیبت دێ یان وەکو بە ضروری نازانی بە پێویستی ناسانی خەڵکانی تر ئاگایان لێی بێ، ئەوەش سڕە. جۆری یەکەم کە سڕی خەڵکیە ئەوە ئەمانەتە، هەر کەسێ بیپارێزێ ئەوە وەفای بەو ئەمانەتە کردووە، ئەو کەسە دلیلە کە وەفای هەیە. جۆری دووهەمیش حەزم و احتیاطێکە بۆ خۆت ئەیکەی، یعنی وەکو چۆن بڵێ خۆت کاری خۆت قایم ئەکەی، نایەلی خەڵک بە نهێنیەکانت بزانن، نهێنیەلێک کە ضرور نییە خەڵک پێی بزانێ. بەڕاستی پاراستنی نهێنیەکان یەکێکە لە ئەخلاقە جوانەکانی ئیسلام، پێویستە لەسەر ئینسانی مسلمان بیپارێزێ، پێویستە لەسەر ئینسانی مسلمان بیپارێزێ. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وأوفوا بالعهد إن العهد كان مسؤولا، لسورة آل عمران آياتي 34 ئەفەرمێ پاراستن لە عهد و پەیمانەکانتان بکەن، بیپارێزن ئەو پەیمانەی کە داتە و وعدت داوە بیپارێزە، چونکە بەڕاستی ئەوە لێپرسینەوەی لەسەرە لە ڕۆژی قیامەتە، یعنی خوا لێتە پرسێتەوە ئەگەر عهد و پەیمانێکت داوێ و نەت بردوێتە سەر. و لە ئاەتی ترا خوای تەعالی لە سوورەتی مؤمنونە لە باسی صفاتی پیاوچاکان و ئیماندارانە، لە باسی صفاتی ئیماندارانە خوای تەعالی یەکێک لە صفاتەکانیان ئەفەرمێ والذین هم لأماناتهم وعهدهم راعون. صفەتێک لە صفاتەکانی تۆی ئیماندار ئەوەیە کەوا پاراستنی نهێنیەکانە، یعنی ئەو ئەمانەت و نهێنیانەی کە کەوتۆتە لات بیپارێزی. و هەروەها خوای تەعالی فەرمان بە من و بە تۆ بە هەموو مسلمانانیش ئەکا، فەرمی یا ئەیها الذین آمنوا لا تخونوا الله والرسول وتخونوا أماناتكم وأنتم تعلمون. خیانەت مەکەن لە خوا، خیانەت مەکەن لە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، و خیانەتیش مەکەن لەو ئەمانەت و سپاردانەی کە پێتان سپێرراوە لە کاتێکە کە ئێوەش ئەزانن ئەوە ئەمانەتە. جابری کوڕی عەبدوڵڵاه صحابەی پێغەمبەر صلى الله عليه وسلم خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمووی إذا حدث الرجل الحديث ثم التفت فهي أمانة. ئەگەر کابرایەک قسەیەکی بۆ کردی ئەوە سەیری ئەملا ئەو لای کرد، معنای وایەوە ئەمانەتە، با پێتیش نەژێ ئەوە ئەمانەتە، با پێتیش نێژێ بیپارێزە، مادام تەماشای ئەملا ئەو لای کرد کەس دیار نییە و ئەمجا قسەکەی بۆ کردی، معنای وایە ئەوە ئەمانەتە و ئەبێ بیپارێزی. ولا حديثي صحيحة هاتوها أو حديثي كباس ما كالإمام الترمذي أجريت حدثك حسنة. أبو سعيد خدري خوالي الرازي بلا حديث كتر أفرمي قال رسول الله صلى الله عليه وسلم إن أعظم الأمانة عند الله يوم القيامة الرجل يفضي إلى امرأته وتفضي إليه ثم ينشر سرها. أفرمي إمام مسلم أجريتوا أفرمي قورترين أمانة، طبعا أمانة بلو باي زورة، يعني من لكاتي ترى باسي أمانة بو كردن وأجر فرصتي شبه هم باسي كين وجاريكي تر چونك چەند باسە کان دووبارە ببێتەوە، ئەوە زیاتر لە ناو مێشکمانە جێگیر ئەبێ. ئێمە وەکو بەشەر پێویستمان بە دووبارەکردنەوە زۆرە، ئیسە لە ڕۆژێکە تو 17 جار سوورەتی فاتحە دووبارە ئەکەیتەوە، هێشتا هەر چێژەکەی لە ناو دڵتا زیاتردا ئەکوترێ. دووبارەکردنەوە ئیسفادەی هەیە، وفي الإعادة إفادة فذكر إن الذكرى تنفع المؤمنين. دووبارەی کەرەوە چونکە دووبارەکردنەوە بۆ ئیمانداران بە سوودە. ئینسانی ئیماندار بە دڵەوە گوێ ئەگرێ، نەک شتێکی بیستوێ و ئیتر بێژێ وەڵام من بەئاسکری ئەمە
دووبارە هیچ خەسارێکی نییە گوێگرتنەوەی دووبارە قازانجی هەیە جا ئینشاءالله گەر فرسەت بێت دووبارەی ئەمانەتەکەیرەوە بەڵام لێرە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بە بەشێک لە ئەمانەت ئەکا ئەفەرمێ یەکێک لە گەورەترین ئەمانەتەکان ئەوەیە کە ئینسان ئەچێتە لای خێزانەکەی و خێزانەکەشی دێتە لای یعنی سڕیان لای یەکتریە بەڵام سبەی باسێکا لە ناو خەڵکا لە ناو برادەرەکانیان لەناو هاوڕێکانیان باسی سڕ یەکتریەکەن ئەمە یەکێکە لە گەورەترین ئەمانەتەکان کە ئینسان خیانەتی لێەکا کەوابوو نهێنی ئەمانەتە چۆن نهێنی بینی خۆت و خێزانەکەتە ئەمانەتە بۆیە بەری ئەمانەت ئەکەوێ هەر کەسێنەی پارێزی ئەمانەتی نەپاراستووە خوای تعالی گلەیی لە خێزانەکانی پێغەمبەر ئەکا صلی الله عليه وسلم لە قورئانە گلەیی لە خێزانەکانی پێغەمبەر ئەکا لە قورئانە کە نهێنی پێغەمبەریان درکاند لای یەکتری پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند خێزانێکی بووە لای یەکێکیان نهێنیەکی باس کردووە و تێتی باسی مەکە ڕۆیۆ لای ئەوەکەی تریان ئەم ڕۆیۆ لای ئەوەکەی تر باسی کردووە جا خوای تعالی لە قورئانە لە سوورەتی تەحریمە گلەییان لێ ئەکا و هەڕەشەشیان لێ ئەکا لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای تعالی ئەفەرمێ یا ئەیها النبی لما تحرم ما أحل الله لك تبتغي مرضات أزواجك والله غفور رحيم قد فرض الله لكم تحلة أيمانكم والله مولاكم وهو العليم الحكيم وإذ أسر النبي إلى بعض أزواجه حديثا فلما نبأت به وأظهره الله وعليه عرف بعضه وأعرض عن بعض فلما نبأها به قالت من أنبأك هذا قال نبأني العليم الخبير نهينيك بوا مفسرين جیاوازیانەیە لە تەفسیری ئەم ئاەتانە نهێنیەکە چی بووە چی نەبووە مشکلە ئێمە نییە نهێنیەکە چی بووە چی نەبووە مهم ئەوەیە نهێنیەک بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم لای حەفسەی کچی عومەری کوڕی خەتاب کە خێزانی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم باسی کردووە و توێتی باسی مەکە ئەویش ڕۆیشتووە لای عایشەی کچی ئەبوو بەکر کە ئەویش هەر خێزانی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم باسی کردووە و درکاندوێتی خوای تعالی دوای ئەوە بۆ پێغەمبەری خوای باس ئەکا ئەویش ئەیگەڕێتەوە هەندێکی ئەگەڕێتەوە بۆ حەفسە ئەڵێت بۆ درکاندت ئەویش ئەڵێت چۆن زانیت ئەڵێ خوای پەروەردگار ئاگاداری کردمەوە ئیتر جارێکی تر نهێنی بپارێزە و لە ئاەتەکانی دوای ئەوە خوای تعالی نەوعێک لە هەڕەشەش ئەدا لە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جارێکی تر نهێنی پێغەمبەری خوا بپارێزن دیارە نهێنی ناوماڵ جۆری زۆرە نهێنی ناوماڵ تۆ لەگەڵ خێزانەکە تاو ماڵ و مناڵی خۆتە جۆری زۆرە هەندێکی تایبەتە بە بینی خۆت و خێزانەکەت نابێ هیچ کەسێکی تر پێی بزانێ ئەبێ بیکەیتە ناو بیرێکی قولەوە هیچ کەسێکی تر ئاگای لێ نەبێ وخوای تعالی وصفی ئافرەتە ئیماندارەکان ئەکا لە قورئانە ئەفەرمێ فالصالحات قانتات حافظات للغیب بما حفظ الله خوای تعالی لە سوورەتی نیساء ئاەتی 34 ئەفەرمێ ئافرەتە ئیماندارە چاکەکان صالحەکان ئەو ئافرەتانن کە نهێنیەکانی بینی خۆی و مێردەکانیان ئەپارێزن سڕێک کە خوا حەز ناکا دەرکەفێ ئەوان ئەی پارێزن وخوای تعالی هەر لەو سوورەتەی کە عەرزم کردن سوورەتی تەحریم کە نهێنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئافرەتەکانی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسییان کردبوو هەر لەو سوورەتە خوای تعالی باسی دوو خێزانی پێغەمبەرەکانی تر ئەکا پێغەمبەر نوح پێغەمبەر لوط خوای تعالی وەک نمونە ئەیان هێنێتەوە هەڕەشەیەکە بۆ بۆ خێزانەکانی پێغەمبەری خۆمان أفرمي وضرب الله مثلا للذين كفروا امرأة نوح وامرأة لوط كانتا تحت عبدين من عبادنا صالحين فخانتاهما أفرمي خوای تعالی نمونەی دوو ئینسانی کافر دێنێتەوە بەکێ بێ ئەم کافرانە ئەفەرمێ ژنەکەی لوط ژنەکەی نوح و لوط هەردیان پێغەمبەریش بوون ژنەکانیان نمونەی کافرن خوای تعالی لە قورئانە باسییانەکە علەمایان ئەفەرمن طبعا خوای تعالی ئەفەرمێ لە ژێری دوو پیاوی صالح و دوو پێغەمبەری صالح بوون یعنی خێزانی ئەوان بوون لەگەڵ ئەوەشا خیانەتیان لیان کرد علەمایان و مفەسیرین ئەڵێن خیانەتەکە چۆن بووە ژنەکەی نوح هەر کەسێ ئیمانی بەهاوردایە لە قەومەکەی ئەڕۆی لای قەومەکەی باسی کرد ئەید وەڵا فلان کەس ئیمانی هاوردووە بۆ ئەوەی ئەوان زیاتر تەعزیبی بدەن و ناڕەحەتی کەن و ژنەکەی لوتیش خۆتان ئەزانن قەومی لوت دوور لە ڕووی جەنابتان و مزگەوتیش نێرباز بوون یعنی حەزیان لە نێربازی ئەکرد جا هەر کەسێ هەر میێوانێکی پێغەمبەر لوت باتایە ژنەکەی ئەڕۆیی باسی کرد لای قەومەکەی ئەیوت فلان کەس هاتوون ئەوە بوو سێ مەلائیکە لەسەر شکلی گەنج هاتن بۆ میوانی ماڵی لوت
هاتون بۆ لە ناوبردنی قەومەکەی بەستە سەر سێگەن شکلی سێگەنج هاتن ئەوە بۆ ئەم ڕۆی خەبەری داوتی هاتون ئەوان لە کاتێکی نهێنیشان لوت هاوردیانەوە بە ماڵ بەڵام ئەم خەبەری دا ئەو بۆ ئەوان هاتنە دەم دەرگای ماڵی لوت و داوایانە کرد گەنجەکانیان تەسلیم کا بۆی کاری فاحشیان لەگەڵا بکەن. سبحان الله و بابەتەکە قسەکە زۆر دووری درێژە بەڵام ئەوەندەی تایە لەیلە ئەوان خیانەتیان کرد. سڕی خیانەتەکە لە چیا بوو؟ سڕی مێردەکانیان باس کرد. سڕێک کە نابێ باس بکرێ نابێ بدرکێنرێ ئەوان باسییان کرد خوای تەعالا هەڕەشەیان لێ ئەدا. بۆیە وتراوە لە کۆنا وتراوە إن أمناء الأسرار أقل وجودا من أمناء الأموال. وتراوە ئەوانەی کە ئەمانەتی سڕ ئەپارێزن کەمترن لەوانەی ئەمانەتی پارە ئەپارێزن. آخر ئەمانەتی پارە زۆر زەحمەتە تو کابرایە پارە خاتەلات بۆ 2-3 ساڵ دوای ئەوە بیدەیتەوە پێی کەم کەسەیە ئەو پیاوەیە کە ئەمین بێ لەو بوارە. بەڵام لەگەڵ ئەوەیشا وتراوە ئەو کەسانەی ئەمانەتی نهێنی ئەپارێزن لەوانە کەمترن کە ئەمانەتی پارە ئەپارێزن. چونکە ئەمانەتی پارە وحفظ الأموال أيسر من كتمان الأسرار. وپاراستنی ئەمانەتی پارە ئاسانترە لە پاراستنی ئەمانەتی زمان نهێنیەکان. چونکە پارە ئەگەر دەرگاکە داخیت و بیخیتە ناو سنووقێک و دەخیلەیەک و بیپارێزی ئەپارێزرێ بەڵام ئەوەی نهێنیەکانی پاراستنی نهێنیەکان بە زمانەوە بەسراوە. سبحان الله ئیتر سەیرەکەی خەڵک هەیە زمانی خۆی پێ ناگیرێت لە کتوپڕێکە باسیەکە. پاراستنی نهێنیەکان یەکێکە لە شتە گەورەکان. ئیمامی عەلی خوای لێ ڕازی بێ ئەفەرمێ سرك أسيرك فإن تكلمت به صرت أسيره. أفرمي نهێنیەکەت ئەسیری خۆتە يعني دیلی دەسی خۆتە هەر کاتێ لە دەمت دەرچوو ئیتر تەواو ئەبیتە ئەسیری تو ئەبیتە ئەسیری ئەو نهێنیەکی خۆتە ئەسیرە لە ناخی خۆتە کە دەرت کرد تو ئەبیتە ئەسیری ئەو ئیتر ئەگەر یەک لای زەلامێ باسیەکەی کە ئەوە حەساوە باسی کە ئیتر قوڕەکا بەسەرتە. چەندین کەس کوژرا بەهۆی ئاشکراکردنی نهێنیەکەوە چەندین خوێن ڕژدا بەهۆی ئاشکراکردنی یەک نهێنیەوە خوێن ئەڕژێ. پێغەمبەری خۆشەوی صلى الله عليه وسلم لە حەدیثێکە ئەفەرمێ استعينوا على إنجاح الحوائج بالكتمان فإن كل ذي نعمة محسود. طبعا حديث الباني أفرمي صحيح وكم الله يعلم ما شاء الله ضعيفة بلام معناكي زور تواو بيويستا إما بيزانين. أفرمي في غمر صلى الله عليه وسلم أفرمي بو أوي كاركان تنجيب جيكن فنابنا برنه يعني شاردنوي إنساني مسلمان أبي كار خيركاني خوي أوي كجيجاي حسودي خلقه هل دا بي شاريتوا حتى بوي أكري بي شاريتوا چونك هر همو نعمتك خلقيك حسودي بي أبا جال لبر أوا خوشوي سكانم زور پێویستە ئینسانی مسلمان ئاگای لەما نەبێ. لە سەردەمی پێغەمبەرا صلی الله عليه وسلم کچەکەی ئیمامی عومەر حەفسە بێوەژن کەوت. عومەری کوڕی خەتاب خوای لێ ڕازی بێ ئەفەرمێت چوومە لای عوسمان سەیری يعني خەمی يعني سەی سەحابەکەن ها دەرس وەربگرن پیاوە گەورەکان پیاوە بەتەمەنەکان خاوەن کچەکان يعني دەرس وەربگرن لەم بەسەر هاتانە. ئەفەرمێ چوومە لای عوثمانی کوڕی عەفان سەیکەم باوکی خەمخۆر کچەکەی بێوەژن ئەکەوێت دانانشی ئەڕۆ ئەگەڕێ پیاوێکی باشی بۆ بدۆزێتەوە چونکە کچ نابێ بیتێڵیتەوە کچ نابێ بیتەوە شەرەفتە شەرەف ئەوەنە حەساوە خوانەخواست لە دەست دەرچوو زۆر خەتەرە ئەگەڕێ بە دوایە هەر بێوەژن ئەکەوێ وعیدەی تەواوە بێ ئەگەڕێ چێتە لای عوثمانی کوڕی عەفان خوای لێ ڕازی بێ ئەڵێ عوثمان خۆت ئەزانی حەفسەی کچم بێوەژن کەوتووە ئەگەر ئەتەوێ ئەیدەم پێت ئەگەر ئەتەوێ ئەیدەمە تۆ. ئەڵێ عوثمان جوابی نەدامەوە دوای 2-3 ڕۆژ دوای ئەوسا هاتەوە وتی داوای لێبوردنەکەم من ئێستا لەم کاتانە ناتوانم ژن بخوازم. ئەڵێ لە دڵما زۆر بێتاقەت بووم یانی. دوای ئەوە گەشتم بە ئەبوبەکری سەدیق وتم ئەبوبەکر حەفسەی کچم بێوەژن کەوتووە خۆت ئاگات لێیەتی ئەگەر ئەتەوێت مارەی لە تۆ ئەکەم. ئەڵێ بێدەنگ بوو هیچی پێ نەوتم زۆر لە دڵما هەڵم کرد دیارە بزانم ئەم هەفتەیە 2 هەفتە 3 هەفتەی پێ چووە لە ناو دڵیا زۆر خەفەتی خواردو عومەری کوڕی خەتاب کە ئەبوبەکر بۆ جوابی نەدایەوە. ئەڵێ دوای ماوەیەک پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتە خوازبێنی
دوای ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم مارەی بڕی و خواستی ئەڵێ ئەبوبەکر ڕۆژێ پێم گەیشت وتی عومەر ئەزانم لەناو دڵ تا زۆر بێتاقەتی لە من وتی ئەرە والله من بە عوثمانم وت بەس دوای یەک دوو ڕۆژ جوابی دامەوە لەناو دڵما خەفەتبار بووم بەڵام وەکو تۆ نەبوو تۆ هەر جوابیشت نەدامەوە وتی لەبەرەوە جوابتم نەداوەتەوە چونکە گوێم لێ بووە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردو بێتە داوای ئەگەر جوابتم بدایەتەوە بموتایە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی کردووە ئەوە نهێنی پێغەمبەرم ئەدرکاند نەمەزانی چی بڵێم چۆن وەڵامت دەمەوە بۆیە تاخیرم کرد و دوا کەوتم لە مەوزوعەکە ئەگەر پێغەمبەری خوا داوای نەکردایە و ناتوایەتە خوازبێنی من تەکید قبول مەکرد سیرکەن برا بە ڕێزەکانم ئیسفادە لەم حەدیثانە وەربگرن بۆ ژیانی خۆتان عایشەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه و سلم عایشەی صدیقە عایشەی ڕاستگۆ ئەفەرمێ فاتیمەی کچی پێغەمبەر صلی الله عليه و سلم کاتی ڕێی بکردایە ئەدوت پێغەمبەرە ڕێیەکە شکلی ڕێکردنەکەی وەکو ڕێکردنی پێغەمبەری خوا بوو ڕۆژێکیان لە ئاخری ژیانی پێغەمبەر صلی الله عليه و سلم هات سەردانی کردین هات بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ئەڵێ پێغەمبەری خوا هەڵساو ناوچاوانی ماچ کرد و لە شوێنەکەی خۆی داینا دەرس وەرگرن برا بە ڕێزەکانم ئاوا ڕێز لە کچەکانتان بگرن کچەکانتان هەنێ پیاو هەیە گوێم لێ بووە بیستومە بە کچەکەی وتوتی هەتا مانای تۆ ماڵەکەی من بەڵام سەیری پێغەمبەرکەن صلی الله عليه و سلم هەڵەسێ لە بەرپای و لە شوێنەکەی خۆی دائێنە ناوچاوانی ماچەکە و لە شوێنەکەی خۆی دائێنە ئەڵێ دەمەتەقەیەکیان بوو لە ژوورەکەی عایشەیە بوو ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه و سلم چپانێک گوێچیکە باسێکی بۆ کرد ئەڵێ دەستی کرد بە گریان فاتیمە ئەڵێ پێغەمبەر صلی الله عليه و سلم بینی زۆر بێتاقەت بوو دوای ئەوە جارێکی تر چپانێک گوێچیکە ئەڵێ دەستی کردە پێکەنین ئەڵێ دڵ خۆمە مت تۆ بڵێ ئەمە مۆزوعەکە چی بێ گریان و پاشان پێکەنین ئەڵێ کە پێغەمبەری خوا هەڵسا ڕجام کردم فاتیمە پێغەمبەر صلی الله عليه و سلم چی بۆ باس کردی پێشا گریای تو دوای ئەوە قسەیەکی تری بۆ کردی ئەمجا دەست کرد بە پێکەنین فەرمووی ئەمە سڕی پێغەمبەرە صلی الله عليه و سلم نابێ باسی کەم نهێنی پێغەمبەری خوایە صلی الله عليه و سلم منش نهێنی پێغەمبەری خوا باس ناکەم ئەڵێ پاش ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم ماوەیەکی کەم وەفاتی کرد پاش وەفاتی پێغەمبەر صلی الله عليه و سلم جارێکی تر هەر لە دڵما مابوو ڕجام کردم عائشە فاتیمە لەبەر خاتری ئەو شوێنەی کە من هەمە لەلایەن پێغەمبەر صلی الله عليه و سلم کە من خێزان حساب کە لە جێی دایکی تۆم توخوا ئەگەر ئەوم پێ نەڵێی بۆ پێغەمبەر صلی الله عليه و سلم قسەیەکی بۆ کردی دەستت کرد بە گریان پاشان چپان دێگوێچکتا دەستت کرد بە پێکەنین چی بوو ئەڵێ یەکەم جار پێغەمبەر صلی الله عليه و سلم پێی وتم فاتیمە هەموو ساڵێ یەک جار جبریل ئەهات قورئانی لەگەڵ ما دووبارە ئەکردەوە بەس ئەم ساڵ دوو جار هاتووە وا هەستەکەم ئەجەلم نزیک بووتەوە وهستەکەم ئەجەلم نزیک بۆتەوە جاس لەخوا بترسە و سەبر بگرە ئەگەر مردنی منهات لەخوا بترسە و سەبر بگرە تۆ یەکەم کەس ئەبی کە ئەگەی بە من ئەڵێ دەستم کرد بە گریان زانی زۆر بێتاقەت بوو ئەمجا چپان دێگەچمە پێی وتم ئایا ڕازی نابی ببی بە گەورەی نیسائی عالەمین ببی بە گەورەی ژنانی هەموو جیهان یان گەورەی ئافرەتانی مسلمان ئەڵێ ئەمجا لە خۆشیە دەستم کرد بە پێکەنین ئەوە نهێنیەکەی پێغەمبەر بوو صلی الله عليه و سلم باسیشم نەئەکرد ئیلا لە دوای خۆی نەبێ ئەنەسی کوڕی مالک خوای ڕازی بێ ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه و سلم کاتی هاتە مەدینە و هات بۆ مەدینە ئەڵێ هەموو ژنان و هەموو پیاوان ئەچوون هەدیەیان بۆ پێغەمبەر ئەبرد صلی الله عليه و سلم دیاریان بۆ پێغەمبەری خوا ئەبرد ئەڵێ دایکی منی برد عمرم 8 ساڵ بوو چوومە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه و سلم ئەڵێ وتی ئەی پێغەمبەری خوا هەموو ئافرەتان و دایکی ناوی سولەیم بوو یەکێکە لە سەحابە گەورەکان وتی ئەی پێغەمبەری خوا هەموو خەڵکی هەدیەیان بۆ هێنایی من هیچم نییە بیکەم بە هەدیە تەنها ئەم کوڕە نەبێ کە عمری 8 ساڵە حتا ئەو ڕۆژەی خۆت ئەتەوێ با خزمەتکارت بێ ئەڵێ لەو ڕۆژەوە من خزمەتکاری پێغەمبەر بووم 10 ساڵ خزمەتی پێغەمبەرم کرد صلی الله عليه و سلم یەکەم قسەیە بۆی کردم فەرمی کوڕم نهێنیم بپارێزە ئیماندار ئەبی نهێنیەکانم بپارێزە ئیماندار ئەبی تەکون مؤمنە
الله لو رجب دعوة هركس يعني هني في غمري لي ببرسيام قد نم أوتوا حتى باسيك على الرجل كان في غمر صلى الله عليه وسلم كاريكي داب سرما إيشي كي داب سرما روشتم جيب جيم كرد تأخير بمتوزي جيب جيم كرد وقراموا أم جار روشتمو بمال دايك موتي بي برسياري لي كرد موتي كرم بو تأخير بي بو دعا كوتي وتم الله إيشي كي في غمر صلى الله عليه وسلم جيب جي كرد فرموي إيشا كي تشيبو وتم أول سر نهيني في غمري خوايا صلى الله عليه وسلم فرموي دين نهيني في غمري بباريز وباسي مكلاي كس ميدر كينا عباسي كوري عبد المطلب باوكي عبد الله كي لو منالو جنجاني ك لخزمتي عمامي عمر ابو دائما من بياويكي منال ابو بس اوني بياويكي جوره بريز بو امامي عمر لقال خويا دا انا روجي كان نصيحتي كركي اكا الله طبعا خوي مامي بيغمر وكركي اموزاي بيغمر صلى الله عليه وسلم افرمي عبد الله تزور بيجار اميري ايمان داران عمري كوري خطاب نزيك لخوي نزيك تكاتوا امان اغاداري سيشتبه يعني بوها مو أو جنجاني كدا نشتون أمان أقداري سيشتبه لا تفشين له سرا قد نهيني أو باسمك يعني توكاتيك كسيك أتكاب أميني خوي وزور جال قال يا أبي أقدار بس ركاني باسمك ولا تغتابن عنده أحدا للاي أوا قد غيبتي كسمك ولا يطلعن منك على كذبة أقدار بقد دروت لنبيني بو ئەو گەنجە جوانانە کاتێک ئەبن بە هاوڕێی کەسێکی پیاوچاکێک ئەبن بە هاوڕێی کەسێکی گەورە ئاگاتان لە سێشت بێ یەک قەت نهێنی ئەو کەسە باس مەکە لای کەس دوو لەلایە غەیبەتی کەس مەکە قسەی بۆ مەوە قسەی ئەو خەڵک بێری و قسەی ئەو بۆ خەڵک ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە تووشی غەڵەتێکەی سێیەم قەت با درۆت لێ نەبینێ عەمری کوڕی عاس خوای لێ ڕازی بێ أفرمي ما وضعت سري عند أحد فأفشاه علي فلمته أنا كنت أضيق به حيث استودعته إياه الله كاتي نهينيكم لا يركس باس كرد بي كرويشتو يدر كان دبي قتلو ممنا كردوه بولو ما يكم من خون نمتواني لدلي خوا ما لسيني خوا ما بيتي الموا يتر بولو ما أو بكم من خون نمتواني بي بيرزم نهيني خوا ما بي بارزم يتر أوج طبعا خلق يتر هريب ناي بارز بويا شاعر وتوتي إذا المرء أفشى سره بلسانه ولام عليه غيره فهو أحمق أفرمي أجر كسيك بزماني خوي نهيني خوي بلاو كردوا دواء وخلقيك بلاو كردوا روي لو ما يعني كردوا أو كس أحمقة أو أحمقة لبرشي أحمقة لبروي شو خود نتواني يعني خود بباريزي يتر خلق شون بوتا باريزي إذا ضاق صدر المرء عن سر نفسه فصدر الذي يستودع السر أضيق كخود سينجي خود نيتواني صغرون هنا كان خود بباريزي طبعا خلق يتر ناتواني بباريزي لكوتايشا باسي اوتان بوكم حديثي في غمرة صلى الله عليه وسلم وكوتاي وتارا كمان في غمري خوا فرمي كل أمتي معافى إلا المجاهرين وإن من المجاهرة أن يعمل الرجل بالليل عملا ثم يصبح وقد ستره الله فيقول يا فلان عملت البارحة كذا وكذا وقد بات يستره ربه ويصبح يكشف ستر الله عنه خوش يسكانم في غمرة فرمي صلى الله عليه وسلم أفرمين هم أمتكم لواني خواليان خوش بي هم أمتكم توشي بري عفواتي خواي قورا أكون مجديكي زور خوشة إلا أو كساني كوا مجاهر كي پیغمبر صلى الله عليه وسلم روني كاتو فرمي أو كسي كجناح يككا خوا بوي دا أبوشي بلام أم أروال لنا وخلقها باس يكا علي أوام كردو سري خوا هلا مالي خواي قورا سركي بو دا أبوشي مرة هل مالي أو كسخوا لي خوش نابي سبحان الله أما مجديكي زور خوش بو كساني كوا گناح بارن گناحەکانی خۆیان داپۆشن خۆش بۆیان داپۆشێ و هەڕەشەیەکیشە بۆ ئەو کەسانەی کە گوناحەکەن و ناو خەڵکا باسیەکەن. داواکارم خۆی گەورە بخاتر ناوجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە، هیدایەتمان بدە، نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە، یا ڕەبی ئیسلاحمان بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت ئیسلاحی حاڵمان بکەی، ئیسلاحی ماڵ و مناڵمان بکەی، ئیسلاحی خێزانەکانمان بکەی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوجوانەکانی خۆت کەسانێ داوای دوعای خێریان لێکردین نەخۆشن، یا ڕەبی خوایە شیفایان بدەی.
کەسانێک لەم مزگەوتن و ئێستا تووشی حاڵەتێکی ناخۆش هاتن خوایە یا ڕەبی یارمەتیان بدەی ڕەحمیان پێ بکەی شیفایان بدەی یا رب العالمین خوایە هەر کەسێ پێویستیەکی بۆی جێبەجێ بکەی هەر کەسێ نوقسانیەکی خوایە بۆی پڕکەیتەوە یا ڕەبی هەر کەسێ کوڕی لار و ژنی لاریە خوایە بۆی ئیسلاح بکەی یا ڕەبی خوایە کوردستان لە هەموو بەڵاو مصیبەتێ بە دوور بگری خوایە حکومەتمان باش بکەی خوایە یا ڕەبی بەرەکەت خەیتە ئەم وڵاتەمانەوە یا ڕەبی بەڵەکەت خەیتە دەغڵ و دانی وڵاتمانەوە کارەبای وڵاتمانەوە سوتەمەنی وڵاتمانەوە یا ڕەبی خوایە وای وامان پێ بکەی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت لە ناو یەکا باش بین یا رب العالمین بەزەیمان بە یەکا بێتەوە یا ڕەبی خوایە یا رب العالمین لێت ئەپاڕێینەوە لێرە هەڵنەسین تا لێمان خۆشە بی ئامین. ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء